بێگومان ئێوە لە نێو دادگاکان چیرۆکی زۆر دەبیستن چیرۆکی زۆر سیر و سەمەرە و جیاواز هەیە دەکرێت ئێوە چیرۆکێکم بۆ باس بکەن کە قەت لە بیرتان نەچێ و کاریگەری هەبوو بێ لە سەرتان وەڵاهی چیرۆکەکان گەلێک زۆرە من خۆم ئێستا خەریکم چیرۆکەکانی دادگاوە کتێبێک دەنووسمەوە ئەوانەی دیتیتم تقریباً هەندێکم هەبوو لە چەند کەناڵێک مەسەلەن باسم زۆربەی ئەو کەیسانەی دێتە بەردەم هەمووی تەئسیری هەبووە لەسرە من لەبەر تو سیرکە من هەر تۆمەتبارێک هاتبیتن لە ناو قەفەسی دادگا وەستابیدن بە چاوی کوڕ و برای خۆم سەیرم کردیە پێم ناخۆشە چۆن پێم ناخۆشە کوڕێکی خۆم تاوان بکایان برایەکم بەو شێوەیە مامەڵەم لەگەڵ کردیەوە هەروە کەسێک مافی خورابی بە هەمان شێوەوە کوڕ و برای خۆم سەیرم کردیە باشە دەکرێت چیرۆکێکم بۆ باسکەی کاریگەری لەسەر بەردەوام باس ئەمە سەر وەختەشی لە دادگای نەوجەوانان بوو لە دادگای نەوجەوانان تازە چوو بوومێ سەرۆکی دادگایەکە بوو کێسەکەم لە بۆ هات دوو گەنج کە تەمەنیان 18 ساڵ کەمتر بوو دەست درێژی نێربازیان لەگە منداڵێکی 4-5 ساڵان کرد بوو ئەو منداڵە باوکی کوژرا بوو دایکی مێردی کردبووە لە لای داپیرێکی دەژیا کە هەردوو چاوی چێر بوو یعنی باوەڕکە ئەو کەیسە هەر جارە بەبیرم دێتەوە شەو خەوم لێ نەکەت گوتم هەرچ سزایەکی ئەو گەنجانە بدەم کە ئەو شتیان کردیە ئەو منداڵە تازە فەوتا نەفسیەن ئەو منداڵ داپیرەکەی کەسی نەبوو ئەو منداڵی لەلا دابنیە پێمان ناخۆش بکە هینایە ناو دادگای چاوی بەو دوو کەسەی کە چی لێ هات یا ڕەبی ینی وەزعێکی نەفسی وای بەسەر هات ئەو منداڵە وەخت چۆلەکەی ناو ئاوێ ئەوها دەلەرزی خۆی لە پشت داپیرەکەی نابوو هاتمەوە شەوێ خەوم لێ نەکرد ینی زۆر قورگم تاڕ بوو ئەوە بوو بەیانی چوون مڕاجعی دکتۆرم کرد گوتێ تو سەدمەیەکی زۆر گەورە توش بووە توش شەکرە بووم لەو ڕۆژەوە بێگومان ینی هەر مرۆڤێک بۆ نمونە ببینێ منداڵێکی ئەوها گچکە دەست درێژی بکرێتە سەری آخر بەجددی ئەو مرۆڤانە ئینسان نینە مرۆڤایەتیان نییە بێگومان گەنج ئەتوو دەبی ڕێنمایی بکرێتن گەنجیمە هەموو بەخۆی حەدیثێک پێغەمبەر هێدە الشەباب شعبة من الجنون ئەوەی گەنجە ئێستا هەر کەسێک لە ئێمە لە فترەی هەرزەکاری لەوانەیە هەندێک ڕەفتارمان کردبیتن ئێستا شەرمێ بکەم بەبیرە خۆمان بینەوە یعنی هەر طبیعەتی عمرەکەەوە هەیە لەبەرەوە دەبی تەوجیه هەبیتن ڕێنمایی هەبیتن لە قوتابخانە لە قسەش دەبڕم لە سەرەتای پرسیارەکە ئاماژەمان پێکرد گوتن یاسا دەبی لە نێو خێزان هەبێت کە یاسا لە نێو خێزان هەبوو بێگومان ئەو ڕووداوانەکە دەبێتەوە لە قوتابخانەکان هەبی لە ئەوە بیتن تەماشاکە ئێمە زۆر داوامان کرد گوتمان دەرسێکی یاسایی لە قوتابخانەکان هەبیتن بەزدی ئەو کارێکی زۆر ئێستا کتێبیشان دانابوو کە تەرجمەی نازەم هیچ دەوڵەتێکی ئەوروپی بوو هینابیان لێرە هەتا مافەکانی مرۆڤ فێری منداڵکەین بەناوی ورچە دادوەرەکان ینی هەر تەمەشا دەکەی ورچە دادوەرەکان وایان کرد وای کرد ئەو بەشی ینی بەڕاستی لەناو کۆمەلگای خۆمان شتێک دروستکات لەگەڵ کۆمەلگای خۆمان بگونجێتن ئەمن شتێکی ئەوروپی بینی سەرف تەرجمەی کەوی و لە بۆ کۆمەلگایمە دەست نادا بڵێ با ئەو پرسیارە بکەم هەر کە باسی چیرۆکمان کرد ئەی قەت بووە بۆ نمونە یەکێک سزایەکی بەسەردا سەپێنرا بێت دوای ماوەیەک دەرکەوتە بێت کە ئەو کەسە ئەو تاوانەی ئەنجام نەدابێ بەخوای لای من شتیوە بەبیرم نایە بەڵام ئەگەر دۆسیەکانی دادگایەکان بخینەوە هەبووە باشە مافی ئەو کەسە چ دەبێت لەو کاتە ئێستا یاسایەکمان هەیە کە لە پەرلەمانی کوردستان دەرسووە یەکێکە لە یاسایە هەر چاکەکان بەڵام هەتا ئێستا چەند کەس لێ سوودمەند بووە ئەوە نازانم چەند کەس داوای تۆمار کردیە ئەو کەسانەی کە سزا دەدرێن یاخود حکم دەدرێن و پاش ئەوەی کە دەرکەوت بێتاوانن لە بۆیان هەیە داوای قەرەبوو بکەنەوە هەرچەندە قەرەبووی مادی هزار دۆلاری بدەیە یان هەرچی لە بۆ بکەی ناکە یەک شەو کە ناحەقی جیرایەت و لە گرتوخانەیە لە بەندیخانەی بەڵێ تعویز ناکاتەوە بە دڵنیاییەوە هیچ تعویزی ئازادبوون ناکاتەوە